ئەوە ئاشکرایە زۆربەی خەڵکی وەرزی هاوین بە واتە گەرمابەتینەکەی دێ لە عێراقدا، بۆیە ئێستا زۆربەی کەسەکان لەسەر جەم پارێزگاکانی عێراقەوە یەن بۆ ئێرە بۆ ئەوەی هەناسەیەک بن و کاتەکانیان لێرە بەست. ئەم تافگەیە زۆر جوانە، بەشێکە لە سروشتی ئێرە، هەروەها دیمەنەکانی زۆر ناوازن و لە ڕادە بەدەر سەرسوڕهێنەرە. زۆربەی کەرەسەکانی ئێرە بەرهەمی خۆماڵین، هەروەک لێرە سەبەتە و کەلوپەل و هەنگوینی خۆماڵی لێرە دروست دەکرێت. تەنانەت خواردنەکانیش لێرە خۆماڵین، وەک کەباب و برژاوەکانی تر و برنج و شلە کە لە چێشتخانە کوردەواریەکاندا بوونی هەیە و بەوانە ناوبانگی بۆ خۆی پەیدا کردووە. طبعا من دي طبعا لروي كلتورية وطبعا يرسل بهورامان هورامانيش كلتور وعادات وزمان كتابتي هي لقل زمان كاني كيا هل روي بنا سازي هل روي دسكردي دستيا ولا جلو برقة ولا كلاش او مان لا تبنتي خوي هي ئەحمەداوە شوێنێکی های نوارێکی زۆر خۆشە دای معالم زیاتر ئەیەت ئەم ناوچانە و کەشێکی زۆر زۆر خۆشەیە بەڕاستی خەڵک لە جنوب و لە هەموو شارەکانەوە یەن بۆ ئەحمەداوە ئێمەش بە تایبەتی ئمڕۆ بە عایلەوە هاتوین بۆ ئێرانە لەبەرەوەی ئاو فێنک و بەڕاستی جێوێکی تایبەتی ئێرانە